ئەو فڕۆکەیە وەستا لە هەموو جیهانە تەنها وڵات کە بەکاری دێنێ ئێرانە. ئێران شانازی پێوەکە شانازی پێواکە کە من F-14 تۆم کاتمێ ئەم فڕۆکەیە زمانی شاوەری گرت پێش خۆمینی توانای ئەوەی نییە بەرامبەر بەبانە بوەسیە. دوای F-14کەی ڤانتۆمی هەیە، F4 F4 هەیە. ئەمە چی پێکرێ؟ هەر هیچی پێ ناکرێت. ئەمە لە شەڕی ڤێتنام بەرامبەر بە 21 شەڕەیە کرد، یعنی ئەو کاتە بەناوبانگ بوو ئەم فڕۆکەیە، یعنی باسی ساڵی 60ەکانت بۆکەم لە هەموو جیهانە وەستاوە. تەنها دوو وڵاتی فڕێنێ، یەکێکی ئێرانە، تورکیاش بە نسبەتێکی مەحدود بەکاری دێنێتن. ئەمە لە هەموو دنیا جیهانە وەستاوە ڤانتۆم بەکار نایە. جگە لە ڤانتۆم F5 هەیە تایگەر کە بڵێن فایتەرە، شەڕی ئاسمانی پێ ئەکرێتن، مڵتی ڕۆڵ فایتەر. ئەوە شەر کۆنە زۆر توانای ئەوەی نییە بەرامبەر بە F15 و F16 و F35 بوەستێ. ئەگەر ئێستا ئێران یەکێک لەم فڕۆکانە بەرزکاتەوە بیخاتە ئاسما بە مەبەستی لێدان لە ئیسرائیل، پێنج چرکەوێ بکەوێتە خوارەوە. دوای پێنج چرکەکەوێتە خوارەوە؟ بەڵێ پێنج چرکەوێ